ڕاستیە ئێمە وەکو یەشێتی وەکو حزبێکی علمانی لەگەڵ کۆی پێکاتەکانی عێراقا ئێمە پەیوەندیەکی تونند و تۆڵمان هەیە و ئێمە برایانی مەسیحیشمان بەشێکن لە یەشێتی و ئێمەش بەشێکین لەوان و لە هەمان کاتە ئەمەوێ بەبیری هەموو لایەکی بێنمەوە ئەگەر برا مەسیحیەکانمان لە کەرکووک هاوکاری یەشێتی نیشتیمانی کوردستان نەبوونا ئێمە محافزی کەرکووکمان وا بە ئاسانی بۆ نابرا چونکە ئێمە بە یەک دەنگێ ئەو مۆزوعمان یەکلای کردو بۆ یەکە ئێمە برایانی مەسیحی هەمیشە لە پشتمان بوونە هاوکارمان بوونە پشتیوانمان بوونە بۆ یەکە ئێمەش هاوکار و پشتیوانیان نەبین لە سەرخستنی ئەو کاندیدە مشتەرەکانی کە لە نێوانمانێ ڕاستە ئەم کاندیدەی ئێمە کە ئێستا پێڕن ینی مەسیحی و یان بڵێن گروپی تر ئەمانە بەڵام لە کۆتای ئەمە کادری یەکێتیە ئێمە کادری خۆمان چ دەنگ بدەین بە مسلمانە چ دەنگ بە مەسیحەیەک چ دەنگ بدەین بە عەرەبێ چ دەنگ بدەین بە تورکمانێک کە کاندیدی خۆمان بێ چی لە مەسەلەکە گۆڕێ لەبەرەوە بەڵێ مەسیحیەکان لە کەرکووک سپاسیان ئەەکەین دەستخۆشییان لێکەین بەڵێ ئەوان لە کەرکووک هاوکاری ئێمە بوون بۆی محافزی کەرکووک کوردێک بێ و یەشێتیەکش بێ.